سازان حەمید ئەو کچەی لە کۆتایی مانگی هەشتی ساڵی 1997 لە کاتی ڕێکەوتن نامەی واشنتۆن لە نێوان یەکێتی و پارتی بۆ کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆ لەدایک بووە. سازان 12 قۆناغی خوێندنی بڕیوە و هیچ ساڵێک لە خوێندن دوانەکەوتووە. ئێستا دەرچووی پۆلی 12 ئامادەیە و حەزی لە ئیش و کاری ماڵیش نییە. ناوەکە حەزم لە ناوی خۆم هەیە، بەڵام بەم نەسازانی حکوومەتە من زۆر بێتاقەتم. زۆر حەزەکەم سازان ڕووبدات و باردۆخی کوردستان باش بێ. سازان 6 برا و 3 خوشکی تری هەیە، بەڵام وەک باوکی دەڵێت بۆ ئەوەی کچەکەی بسازێت ناوی ناوە سازان، کەچی سازان تا ئێستا نەچووەتە گوندی سازان لە هەڵەبجە. سازان وەک کەسوکارەکەی باسی دەکەن کچێکی لەسەرخۆ و هێمنە، بەڵام خوشکێکی سازان تووڕەیە و کەمتر دەسازێت. پەستەوێ لە حاجە شوێنی جاری وایە میوانمان زۆرەیان خۆمان قەرە باڵخین ئیتر ئاوانەی بەڵامیتر نەنانم پێکردن و نەچێشتووە بۆ نێمەکتەبەوە تر خۆشم چەند کات نەخۆش و میتر ناعیلاج کردێت شتێکیان لێنیان. لە هەڵەبجە ژمارەیەکی بەرچاو کچ و ژن ناویان سازانە. بە گوێرەی ئامارەکانیش لە دادگای بەرایی هەڵەبجە لە ئەم ساڵدا 3 ژن کە ناویان سازان بووە لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە. هەر بە گوێرەی ئامارەکانی نەخۆشخانەی منداڵبوونی هەر 5 پارێزگاکەی باشووری کوردستان ئەم ساڵ هیچ منداڵێک ناو نەنراوە سازان. تۆ بڵێ لەمە دووە ناوی سازانیش بەرەو لە ناوچوون بچێت، چونکە لە ئێستادا زۆرترین باسی سازانە. وریا حەمەکەریم MRT هەڵەبجە.